باز لە تاوی ئەو یاریە جۆرا و جۆر یاری ئەلکترۆناناکەین کە لە ئێستا ڕەنگە زۆر باوێ لە لای هاوڵاتیان ڕەنگە مرۆڤ بە جۆرێ لە جۆرەکان وەکو چۆنەڵی ئالوودە بوو بێ لەگەڵ بەکارهێنانی ئەو یاری ئەلکترۆنیانەیە با بزانین چیوا لە مرۆڤ کات کە پەنا بەرێتە بەر بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان تەنانەت دواشی لێ بکات تا حاڵەتی ئالوودەبوونی تیا دروستکە لەو کەسانەیە دوجار چ کاریگەریەکی نەرێنی لەسەر دڵ و دەرونی ئەو کەسانەش دروستەکە ئەم یاریانە ئەم بابەتە گفتوگۆکەن لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەژار عوسمان کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی دەرونین بە خۆشحاڵ و لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر سڵاو لەبێ زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ دکتۆر سەرەتا بالەوە دەست پێ بکەین با بزانین چیوا لە مرۆڤەکە بەگشتی پەنا بەرێتە بەر بەکارهێنانی یاری ئەلکترۆنی بە شێوازێکی زۆر بەڵێ یاری ئەلکترۆنیەکان يعني وا تصميم كراون وانا يعني كومبانياي زور قوري زور دولمني پڕ لە پسپۆر ئەوانەی تەسمیم کردووە بە شێوەیەک تەسمیمیان کردووە کە هەندێک کەس ڕاکێشێ بۆ نمونە هەندێکیان هەیە مۆسیقای لەگەڵا هەندێکیان هەیە ئەو ڕنگانە بە شێوەیەک دانراون کە هەر کەسێ سەیریان کە ڕایەنە کێشەیە جگەلەوە ئێمە زانین یاریە ئەلکترۆنیەکان بە دوو شێوە بەکارێنێ شێوەیەکیان ئۆفلاین یعنی تۆ ئینتەرنێتیشی نەبێ خۆت کڕیوتە و بەکاریهێنی یا پێشتر داونلۆدە کردووە دانناوە لە مۆبایلەکەتا یا لە لاپتۆپەکەتا و جۆرێکی تریان هەیە ئۆنلاین یعنی تۆ ئێستا لە سلێمانیت لەگەڵ یەکێکی نزیکی هاوتەمەنی خۆت یا گەورەتر یا بچووکتر لە یابان و لە بەرازیل و لە ئەمریکا ئەوانە و لە کوردستانیش ئیتر لە هەموو شوێنێک یاریەکە قسەی لەگەڵاکەی لایف یعنی بە زیندویی وەکو زیندوو اینجا ئەمانە زۆر جار هینە یعنی وێنەکەی خۆیان ئەگۆڕن وێنەیەک دائنێن کە ئەو کەسە نەناسرێتەوە اینجا ئەمانە لەگەڵ یەکتریە گفتوگۆ ئەکەن خۆر مەسەلەکە یاریەکە نییە یعنی ئاڵوگۆڕی بیرروڕائەکەن خۆیان بە یەکتری ئەناسێنن ممکنە هەندێک شت هەیە قاچاخ و قەدەغا لە ماڵی خۆیانە لە کۆمەڵەکەی خۆیانە کە بە هیچ جۆرە لە هیچ کەسێ ناتوان بیدرکێنن لەگەڵ ئەوانە بە ئازادی ئیدرکێنن چکە وەکوتم ڕسمیتیان نییە نازانێت لەکوێ لەو پەڕی دنیاە لەبەرەوە چی لە دڵیایەتی دەری ئەبڕێ یعنی جگەلەوە ئەمانە وا دانراون جۆرێک لە کێبڕکەی تایە ینی تۆ ئەگەر زۆر باش یاریکەیت و زۆر بیری چڕکەیتەوە لەسەر یارێکە ئەی بیتەوە هەست بە شعورێکەکەی کە من بردوومەتەوە و بەم شێوەیە کۆمەڵێ سیفاتی تایە و کەوا لە خەڵکەکە ڕایکێشێ بەلای خۆیان ئەنی هەروە دروست نەکراوە بێگومان ئەمەش هەر لە پشتی ئەمەوە وەک هەموو شتەکانی تری سیستمی سەرمایهداری بۆ پارە پیاکردنە یعنی ئەو کۆمپانیانە ملیاردەها دۆلار پیاکەن بەو یاریانە ئۆکەی هەندێک هەیە بە خۆڕایی دەستێکەوێ و بەو شتانە بەڵام لە کۆتاییە بڵێن یاریە زۆر سەرنجڕاکێشەکان ئەوانەی کە تازەیەنە بازارەوە ئەوان هەمووی بەپارەیە یعنی بەو شێوەیە دروستکراون جگەلەوە هەندێک کەس هەیە ئەم یاریە ئەلکترۆنیانە بۆ ئەوە بەکارهێنێ ڕاکە لە واقعی خۆی ینی بۆ نمونەکی کێشەی زۆری هەیە لە ژیانە بۆ نمونە خوێندکارە تااقەتی خوێندنی نییە نمرەی بەرز ناهێنێ یا ئیشکەرە لە ئیشەکەی ناڕازیە موچەکەی کەمە یا کێشەی کۆمەڵایەتی هەیە ئەو کەسە با بڵێن دەرەقەتی ئەو کێشانە نایە ئەو کێشانەی ژیانی ڕۆژانەی ڕائەکە لە جاتی ئەوەی بەرەنگاری بێتەوە لە باتی ئەوی خۆی بیرکاتەوە لەوەی ئەو کێشانە چارەسەرکە یا لەگەڵ کەسە نزیکەکان یا گفتوگۆ بکە بڵێ من کێشەی ئاوام هەیە بەڵکو یارمەتیم بێ ڕێنمایم بکەی ئامۆژگاریم بکەی ئەوانە ناکە ئەچێ ڕائەکە بۆ ناوچی بۆ ناو ئەو یاریانەوە و ئەو یاریانە بەڕاستی کاتێکی زۆری ئینسانە کوژێ و ئینسان تا حدێک دەتوانی بڵێ چۆن بەنجی پێش عملیات بەنج ئەو کەسە بەنجەکە لە ڕووی هەست و سۆز و بیرکردنەوەوانەوەی تر ئاگای لە واقعەکەی خۆی نامێنێت ئەمە لایەنێکی دەرونی لە پشتیەوە هەیە لە دروستبوونی ئەم یاریانە بۆ نمونە ئێستا ئێمەوە دانیشتوین باسی حاڵەتێکی نێگەتیفی دەرونی دەکەین کە بۆ کەسەکە دروست بووە بەڵام لە پشت ئەم کۆمپانیایانەوە پێت وانە دەروونناسی باشە بوو بێ دەرونی ئێمەی خوێن بێگومان
سيريكا يعني أمانة وكوتم أو كديزايني أمانة كردوها مو حساباتش يعني كردوها بونمونا بو طبعا ياري إلكترونية كان بتايبتي كوري جنش أيكا يعني زورترين كس كياري إلكترونية كسلمان راوا كورا جنجا كان نواني كلا ياري كردوها زانش تمنية بالله كلا قناغي هالزكاريا والله بيجومان جاري واش بيري جيكا وخانج منالي جيكا وجني جيكا ويعني هنا بس زورترين وكوتم جنجي كوري هالزكاريكا إنجا وكو باسم كده يعني زور كزي وكو علاجك بكاريين يعني علاجي خوي أكا بس علاجي شي سركوتونية علاجي الراكردن لشيشة كان علاج نية بس بشوي شي كاتي عرامة بيتوا ترسو بیرکردنەوە زۆرەکانی و خەم و خەفەتەکانی نایەڵێ بە شێوەیەکی کاتی ئەو بەس لەو کاتەیە کە سەرقاڵە یارێک بەس لەو کاتایە کە یارێکە نەما واقع عتاڵەکە ئەگەڕێتەوە بووی اینجا چی شتێکی دەرونی لە پشتێتی کەوا بوو بەشێکیان ئەوەیە کە ڕائەکا لە واقع لە کێشە کۆمەڵایەتیە دەرونیەکانی پیشە ئەمانە هەمووی ڕائەکا لێ وە خۆی بەنجەکە بە کوردیەکەی ڕائەکە بەڕاستی بەشێکی تریان هەیە هنا يعني لپشتی ام یاری کردنەوە هەر نەخۆشی دەرونیان هەیە نەخۆشی دەرونیان هەیە بەس خۆیان نازانن کە سوکاریشیان نازانن یا ئەگەر خۆشیان بزانن پێیان خەوشە پێیان عیبە بڵێن با بچین بۆ لای دکتۆری دەرونی ئەو نەخۆشی دەرونیانن کە بۆی هەیە لە پشتی ئەم یاریە ئەلکترۆنیانەوە بێ بۆ نمونە ترسی کۆمەڵایەتی شەرمی زۆر هەندێک کەس هەیە شەرمی هەیە لە پەیوەندیکردنی کۆمەڵایەتی هاوڕێی کەمە تەنیایە لە ماڵیشەوە زروفێکی سارد هەیە کە لەگەڵ یەکتریا زۆر هین پەیوەندیەکە زۆر گەرم و گوڕ نییە ئەمانە وەکوتم ئەو تەنیایە وایان لێکا کە بچێ لە هینی ئەو یاریانە تەنیاتری ناکە شەرمنتری ناکە بێگومان کێشەکان زۆرتر بە شێوەیەکی کاتی مرتاحیەکە بەڵام کێشەکانی حەل ناکە ینی خراپتریەکە هەندێکی کە هەیە خەمۆشیێکی زۆریان هەیە يعني خەمۆکی هەیە بە شێوەیەکی کاتی تۆزێ دڵی خۆیەکە چکە وەکوتم لەو یاریانە مۆسیقای تایە پێکەنینی تایە ئاڵوگۆڕی بیر و ڕای تایە ئەو شتانەی کە پەنی خواردوێتەوە لە دەرونی ئەو کەسە ئەتوانێت باسێکە شتی قەدەغا شتی حرام شتی قاچاغەڵێ کەس مراقب نییە بەسەرەوە نییە جگەلەوە دۆخێکی دەرونی تر هەیە کە زۆر گرنگە بینەر بیزانێ ئێمە نەخۆشیێکمان هەیە کە بەتایبەتی طبعا لە کوڕ و کچی شایە بەس بەتایبەتی لە کوڕا هەیە و ئەتوانی بڵێ لە 5 ساڵی و 6 ساڵیەوە وردە دەرەکەوێ و ئەگەر چارەسەر نەکرێ ئەچێ بۆ تەمەنی گەورەیش یعنی تر گەورەژە بێت ئەو نەخۆشی هێرەیە ئێمە پێی ئەڵێن يعني من كغوريمو بو كردي نخوشي فرجولي و بيربلاوي يعني كسك زور اجوله وبيري بلاوه يعني ناتواني تركيز كاله سر درس ودور لسر قصه كردن كتو لقلي اغلي سيري فيلم اكا اشتيك خنيتو ناتواني يعني بيري شركاتو تركيز كام ولا وبسوكترين دەنگێک یا شتێک یەکسەر ڕاپەڕێ و ئاگای لە دەرسەکە نامێنێ یعنی دەنگێک لە دوورەوەی ئەم خێرا ئاگای لە تۆ نامێنێ ئاگای لە دەرسەکە نابێ ئاگای لە پۆلەکە نامێنێ ئاگای لە مامۆساکە نامێنێ کە دەرسی بۆ شەرحەکە خشەیەک لە پۆلەکە ئەم خێرا هینەکە ئەم نەخۆشیە کە وەکوتم بە ئینگلیزی پێ ئەڵێن ADHD مختصرەکەی ئەم نەخۆشیە ئەوانەی کە ئەم نەخۆشیان هەیە زۆر جار بەوە مرتاحە بن کە ئەم یاریانە بکەن یعنی ڕایان ئەکێشێ ناچاریانەکە خۆیان تەرکیزیان نییە بە زیارێکە ئەوەنە سەرنجڕاکێشە ئەوەنە خۆشە لەلایەنەوە ڕەنگەکان شێوەکان ڕەنگی مرۆڤەکان کێن ئەچن بیناکان درەختەکان سیارەکان هەموو شتێکی تایە وان لێەکە کە زۆر تەرکیزکەن لەبەرەوە پیان خۆشە ئەو ساخۆیان وانین بەڵام ئێستا کە ئەمە ئەبینن ڕایان ئەکێشێ و لە کۆمەڵێ لە سعیکردنوانش ڕزگاریانە بێ لە ڕەخنە و بۆڵەبۆڵی مامۆستا و دایک و باوشی ڕزگاریانە بێ باشە دکتۆر ئێستا بەتەنها لە گەورەکانانە ماوە لە کەسە گەورەکانانی ئەم یاری ئەلکترۆنیانە مناڵەکانیش لە تەمەنێکی مناڵەوە سەرقاڵی یاری ئەلکترۆنی و ئامێری زیرەکەن ڕەنگە زۆر کات مناڵ هەبێت دایک و باوکەکەی بۆ نمونە زۆر هێمن بن زۆر لەسەر خۆ بن بەڵام ئەبینی مناڵەکە هێشتا لە تەمەنی 5 ساڵی و 6 ساڵیەتی ئەبینیت کەسایەتێکی بۆ نمونە تۆندڕەوی لێ دروست
بووە یاخود بە جۆرە لە جۆرەکان هەستێکی مناڵێکی زۆر تووڕەیە عسەبیە ڕەنگە زۆر کات هاوار بکە بەهۆی ئەوەی کە زۆر سەرقاڵی ئەم ئامێرە زیرەکەونەوە ئەم جۆرە یاریانە پرسیارەکەی من ئەوەیە ئەم یاریانە کاریگەری لەسەر کەسایەتی و لەسەر دەرونی مناڵ دروست دەکات؟ بەڵێ خۆی دەستپێکی ئەم یاریە ئەلکترۆنیانە لە ڕاستیە وایە یعنی لە مناڵیەوە دەستپێکە ئیتری وایە لە 6 ساڵی و 7 ساڵی و وایە زووتریش تەنانەت لە ڕاستیە ئەمە ئەتوان بڵم زۆرتر بۆ واگەڕێتەوە کە دایک و باوکی ئێستا بەتایبەتی ئەوانەی کە دایکیش ئیش ئەکات لە دەرەوە ئیشی هەیە و بەتایبەتی ئیشەکەی لە دەرەوەی ماڵیشەوەیە ینی کاتیان کەمە بێت ئەمانە کاتیان کەمە بێ هەیە چێ مناڵەکەی لە لای دایک و باوکی خۆی داێ زۆر جار ئەم دایک و باوکانە پیرن یعنی تا حدێ زۆر تااقەتی ئەو مناڵوانیان نییە یعنی ئەمە ئەو مناڵانن کە کاتیان ینی دایک و باو کاتیان نییە کە پەروەردەی تەواویان بکە و لەگەڵیانە بێ چالاکی بکە لەگەڵیانە یاری بکە لەگەڵیانە قسە بکە لەگەڵیانە ئەمە ئەو مناڵانن زۆرتر وەجار وایە بەڕاستیان دێ دایک و باوک چۆنەڵی مناڵەکە لە کۆڵ خۆیە کاتەوە مەسە دایکەکە خۆی زۆر مەشغوڵە بە مۆبایلەوە باوکەکەش زۆر مەشغوڵە بە مۆبایلەوە مناڵەکەش مەشغوڵەکەن بە مۆبایلەکە ئیتر هەستێکیان فۆقیان خەریکی مۆبایلن و لە یەکتری دابڕاون و بێگومان ئەمە کار ئەکاتە سەر هەم گەشەی جەستەیی مناڵ هەم گەشەی دەرونی مناڵەوە هەم زمان بە تایبەتی ئەنس ئێمە لە کوردستانە لەم وڵاتانە یەکێ لە کێشەکانمان هەیە کە مناڵ درەنگتر فێری زمانە بێ یا کە فێرە بێ ناتەواوە فێربوونەکەی و بۆ نەکبەتی بەداخەوە هەندێک کەسیش بۆی بڵێن مۆدێرنە و دەوڵەمەنە و مهمە لە پێشە مناڵەکانیان پێشوی فێری زمانی شیرینی کوردی دایکی بکەن کە هەرچی دەرووناسانی دنیا وا ئەڵێ بێ لە پێشە تۆ مناڵەکە و فێری زمانی دایکی بکەیت و بەلای کەمەوە کە 6 ساڵی تەواو کرد اینجا تمۆحیەوە هەبێ بڵێ من فێری زمانێکی تریەکەم ئێستا وای لێ هاتووە یعنی بۆ خۆ هەڵکێشان ئەڵێ من مناڵەکەم ئینگلیزی باشتر دەزانێت لە کوردی یعنی وەکو بڵێ شتێکی گرنگ بێ لەبەرەوە ئەم یاریە ئەلکترۆنیانە بۆ مناڵ یەکێ لە زەرەرە زۆر گەورەکانی ئەوەیە کە نایڵێ مناڵ فێری زمان بێ و درەنگ فێریە بێ کە درەنگیش فێری بوو زۆر جار زمانەکەی پاراو نییە ئەو شانەیە کە ئەیزانێ کەمە اینجا زۆر جار لە مناڵیەوە ئەم یاریە هەر لە سەری ئەڕواتە ئەچێت گەورەژە بێ اینجا بێگومان لە ڕووی جەستەیشەوە ئەم یاریانە زەرەری هەیە ینی جموجوڵی کەمە بێ یعنی هیچ یاری ئەلکترۆنی زۆر کرد معناوە وەرزش ناکە جموجوڵی کەمە بێ و چاو زەرەر لە چاویە چکە بەتابەتی حەت تەنانە شاشە زۆر مۆدێرنەکانیش یعنی زۆر جار ئەو تیشکێک هەیە شینە بەتابەتی ئەوە زۆر زیان بە چاوەگەێنێ زیانی زۆر بە چاوەگەێنێ جگەلەوە خۆتان نەزان ئینسان زۆر جار کە ئەگەر وریانە بێ کە تۆ سەیری مۆبایلەکەی ئاوا سەیرەکەی زۆر جار خۆی ڕێگەی ڕاست ئەبێ ئاوا تۆ سەیریکەی بەڕاستی ئاوا ینی حتا سەیری کۆمپیوتەر لاپتۆپ بێ ئاوا سەیریکەی لەبەر زۆر کەسێ کێشەی بڕبڕێ ملی هەیە بڕبڕێ وە پشتی زۆر جار ئاوا خۆ کۆمە بیتەوە لەبەرەوە سەیرەکەی مناڵەکان تەندروست نین لە ڕووی جەستەیشەوە تەندروست نین وەرزش نازانن ئەمانە هەمووی زەرری هەیە بۆ هەناسەیان تەنانەت بۆ دڵ یعنی جگە لەلایەنە دەرونێکی تاوان ئێستا ئێمە زۆر ڕەخنەمان لە یاریە ئەلکترۆنیەکان کرد بەس بەڕاستی وەکو هەر شتێکی تر لەم دنیاە لایانی ئەرێنی توێژینەوەیەکم خوێندەوە باسی لەوا کردی و کەسانی کە ئەو یاریانە ئەکەن کە نهێنیتیایە لوغزە ئەگەڕی بە دوای هەندێک بابەتە بەڵێ مێژراوانترەکە بە پرسیارەکە و جوانە ئەزین چۆنە یعنی بێگومان کە شتێک ئەوەنە بەربڵاو بێت معناوە لانی خۆش و باشیشی دیژیانە بەربڵاو ناوێت خۆ عالەمە شێت نەبوو ئەنی هیوایە زۆر زیرەکە تەواو یعنی زیرەک سەرکەوتوو لە ژیانە بەڵام ئەیشی کایارێکە وانە معناوە شتێکی لێ دەزەکەوێ اینجا شتەکە چییە لە ڕاستیا زۆر کەس هەیە وەکو فان وەکو بۆ خۆشەیەکە پێکەنینی تایە فیگەرەکان یعنی ئەیش بەپێی ئەو یاریەیە کە تۆ هەڵیابژێری ئەیکەی ئەنی شکر من هیچ یاریەکم نەکردو لە ژیانە بۆ ئەوی بینەوانە زانێ من خۆشمەکەم هیچ یاریەک لە ژیانمە سێرم نەکردو ئەوە بە جوانی باسەکەی دکتۆرتمان لەواتێت خۆشە شارەزایەک ئاخر بۆیە دڵنیا بن لە ژیان ما نەم کردووە باوەڕ ناکەم لە ژیانیشما بیکەم
يعني وكوتم ديار شتي خوشي شتي يعني شتي بيك نيني تيا ديار وقتم رنجا جوانا كان شتي هنري برس دواء براسي يعني هندي يعني بون من يشك باوشك لايجته وايش شي زور قرز هالساعات خاون ايش بولي كردو بسريع تاني ليا وكنت زمان دي خاون ايش سكاتي اكا بايش كركا يعني جرجيو توريو ستريس شي بودرز و ناراحتي شي بودرز و ابيت او براسي لجاتي بسر جنو منالا بيرجو حسيتي دلي اوان با ونيا لراسيا اگر بچێت وانە ئەگەر بچێت بۆ نیو سعات ناڵێم زۆر بۆ نیو سعات سێ شارێکی ئەو یاریکە زۆر بەدڵێتی ئەو یاریکە شتەکانی بیرەواتەوە تۆزە دڵی خۆشەکە ئەو تووڕێیی ناهێڵێ تەپەتەپی دڵی کەمەکاتەوە ئەگەر ئەو یاریە بکە یعنی لە ڕاستیا وەکوتم ئەگەر بەو شێوەیە بەکاری بێنێت نەکە هەموو ڕۆژی 5 سعات ئیتر تۆ ئیش ئیهمالکەی ژیان ئیش ئیهمالکەی ئەگەر خوێندکاربی خوێندن ئیهمالکەی ئەوەی تر نەخۆشیە و بۆ ئاگاداریتان لە ڕووی عیمۆک و دکتۆرێکی دەرونی لە ڕووی ئەوەی کە پێی ئەڵێن ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO یعنی دوا چاپکردنی کتێبی پۆلێنکردنی نەخۆشیە دەرونیەکان دوا چاپکردن کە یعنی بڵێن چاپی یا بڵاوکردنەوەی 2011 پێشتر دەبوو یعنی 10 جار چاپ کراوە و مراجعە کراوەتەوە ئێستا چاپی 11 هەیە بۆ تاقیکردنەوەیە لەوە فعلا وەکو نەخۆشیێکی دەرونی سەیرەکرێ وەکوتم ئەگەر بەو شێوەیە بێ کە کار بکاتە سەر ئیش و ژیانی ڕۆژانەی کەسەکە خۆی وە دەوروبەرەکەی دکتۆر هاوڕێکم چوو بۆ ئەمریکا ئەم شتە باسەکەم بۆی پرسیارێک لەسەر ئەو کۆمپانیانەش بکەم کە بەرهەمهێنەری ئەم یاریانە وتی یاریەکە بوو نازانم ئەگەر هاوڕیانم ئەوە ڕاست بەیانە سەن ئەندرێسیان پێوە نامەوێت لێرە خەڵک بچێ بەڵام ئەو یاریە پێمە بێت وا بوو لۆکەیشنەکان وەکو خۆی سلێمانی وەکو خۆی دروستکراوەتەوە ئەمریکا نیویۆرک وەکو خۆی وتی چووم ئەمریکا وەکو شتێک شارەزا بوو بەو یاریانە یاریاوتی کە کۆڵانەکان ئەگەڕام هەستمان کرد پێشتر بەهۆی زۆر یەکێک بوون لە ئالوگەبووی ئەو یاریانە شارەزای بوو بەڵێ من پرسیارەکەی من ئەمەیە ئەمەش دیوێکی خراپ نییە ئەگەر لە هەنێو هەندێک یاریە بێت چەند ساڵێک پێش ئێستا هەندێک کۆمپانیا بیریان لەوە کردەوە کە ئەو یاریانەی کە دەیخەنە بەردەست بەکاربەرەکانی پەیامی ژینگە پارێزی و پەروەردەیشی تێدا ئەم یاریانەش خۆ هەر کۆمپانیا دروست زۆر ڕاستە چاودێر و ڕقیب هەیە لە وڵاتانە بۆ دروستکردنی ئەم یاریانە بۆ بڵاوکردنەوەیان بەداخەوە ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە کوردستان و عێراق و ئەم وڵاتانە لە ڕاستیە ئەتوان بڵێم هیچ چاودێرێک نییە یعنی وەکو هەموو بوارەکانی تر یعنی بوارەکانی خۆراگەوەتە ئەیبینین بواری دەرمانەوەتە چەند ساڵانە چەند تەن دەرمان فڕێ ئەدرێ چەند تەن خواردنی خراپ هینە لەبەرەوە لەم بوارەشە لە ڕاستیە هیچ یعنی چاودێریەکی بە سیستم کراو نییە لەم وڵاتە لەبەرەوە بەداخەوە ئەو یاریانە ئیلا مەگەرێکی خۆی زۆر زیرەک بێ خۆی زۆر لێ هاتوو بێ و پەیوەندی زۆر گەورەی بێت لەگەڵ دەرەوەی وڵاتە ئەتوانێت بیکەم و لە ڕاستیە یاری ئەلکترۆنیەکان جۆری هەیە یعنی بۆ چارەسەری دەرونی بەکارهێنرێ ینی بۆ نمونە هەندێ یاری و ڕاهێنانی هینی ئەلکترۆنی هەیە کە بۆ نەخۆشی شیزۆفرینا بەکاریە ئەوانەی کە زۆر شتیان بیرەچێتەوە بەتایبەتی ئەوەی کە پێڵێن برین ترینینگ یا مێمۆری ترینینگ یعنی مەسەڵان دەکەسێ زۆر شتی زوو بیرەچێتەوە هەندێک بەرنامەی یاری هەیە و بەرنامەی ئەلکترۆنی هەیە کە بەتایبەتی تۆ خۆت ئەتوانی ڕاهێنانی لەسەر بکەی ڕۆژ بە ڕۆژ و بیرهاتنە باشتر بێ اینجا ئەگەر ئەوە بێگومان ئەگەر لەسەر شێوەی یاریەک دروستیان کردبێ کە یاریەکە پێکەنینیشی تیاابێ زانیاری بە سوودیشی تیاابێ لەسەر ژینگە ئەوە زۆر باشە بەس بەداخەوە ئەوانە بەڕاستی ناگاتە یان لە بازارە ئەوە نییە بۆچی چونکە ئەوەی لە بازارە هەیە زۆرتر بۆ قازانجە یعنی بۆ قازانجکردنە ینی ئیلا مەگەر کۆمپانیایەک زۆر ینی ئامانجەکەی قازانج نەبێ و چزانم یعنی شتێکی حکومەتی بێ حکومت خۆی بۆ سوودی گەنج و خەڵک و ئەمانە شتی وای دروستکرێت کە ئەوە بەداخۆ لا ئێمە ئەوە نییە زۆر باشە دکتۆر کەواتە ئەستا ئەگەر کەسێک گوێی لێمان بێت بۆ نمونە هاوسەرەکەی لە ماڵەوە وەکو چۆنەڵی ئالوودەیەکێک لە یاری ئەلکترۆنیەکان بوو بێت چۆن
بۆ نمونە بتوانێت ڕزگاری بێت لەو ئالوودەبوونە چارەسەرەکان چییە بۆ خۆی جارێ یەکەم نیشانەکانی گرنگە زۆر بە کورتی ئەو کەسە زۆرترین کات لەگەڵ یاری ئەلکترۆنەکانە بەسەرەبە ئەمە یەکەم دووهەم چەند جارێک بۆی هەیە هەوڵی یابێت کە وازی لێبێنێ سەرکەوتو نەبووە نەیتوانی وازی لێبێنێ هەمدی هەمیشە گەڕاوەتەوە سەری سێهەم یاریەکان تێری ناکەن یعنی مەسەلا ئێستا ئەم یاریانە ڕۆژ بە ڕۆژی ئەبێ یاری بە قووەتر بەکاربێنێ ئەوەش خراپە جگەلەوە لە ڕاستیان وەکوتم لە ڕووی ئیشوکارەوە زیانی پێگەیانەوە تا لەبێ دەرناچێ ئیشکەرە ئەبێ ئیشەکان بگۆڕێ و ئیشکە دەریەکە لە بەرەوەی غایبە لە بەرەوەی تەرکیزی نییە لە بەرەوەی باش نییە وانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵ ژن و مناڵە پەیوەندی لەگەڵ ژن و مناڵەکانە زۆر ساردە پەیوەندەکە زۆر ژیان نەماوە یعنی ئەو هەر زۆرتر ئەو هەر لەگەڵ یاری خۆیەتی جگەلەوە زۆر جار ئەمانە کە واز ئەهێنن لە پڕ کە واز ئەهێنن لە یاریەکە لە ڕاستیە هەندێ نیشانەیە دروست ئەبێ چۆن یەکێ مەشروب خۆرە یا تلیاک خۆرە کە وازی لێهێنا لە پڕ تووشی کەمخەوی و ترس و تووڕەوی و ئەوانە بێ زۆر جار ناکات سلمێنراوە ئەوانەی کە واز ئەهێنن ئەنی تووشی ئەو نیشانانە ئەبن کەم خەوی ترس تووڕەیی تووشی ئەوانە ئەبن بەڵێ ئەوەش ئەی سلمێنێ ئەوەش ئەی سلمێنێ کە ئەمە نەخۆشیە یعنی ئەنی چۆن وەکوتمێکێ مەشروب زۆرە خواتە وازی لێنا جاروایە تووشی فێ ئەبێ گەشکە ئەبێ ئەمانیش تووشی قەلق و کەم خەوی و تووڕەوی و ئەوانە بن کەوانەوە هەموو نیشانەکانن کە ئەمە ڕاهاتووە لەسەر ئەوە مدمین بووە باشە بەڵێ یعنی گرنگترینش دەوەیە جارێ ئینسان وریابێ تقریبا گومانەکەی ڕاست کاتەوە کە ئایا ئەم گومانە ئەم ژنەکە هەیەی کە مێردەکەی تووشی ئەوە بۆ ئایا ڕاستە یانە ئەبێ بچێتە لای دکتۆری دەرونی ئیسپاتیکە بیسەلمێنێ وانێ چکە هەڵەیە ئینسان خۆی تەشخیصکە وانە یعنی تۆ هەر گومانی هەر نەخۆشیێکی جەستەیی یا دەرونی هەبێ بچیتە لای دکتۆر یا ئەو کەسە بەری بۆ لای دکتۆر و بە دڵنیایەوە دکتۆری دەرونی ئەتوانێت ڕاوێژی پێ بکە و چارەسەرکردنیشی وەکو هەر نەخۆشیەک ئەگەر کەسێکی پسپۆر بێ بێگومان چارەسەرەکەی ئەکرێت و قورسیش نییە بەمەرجێک هەم ئەو ژنە کە سوکار پژیری ئەو کەسە بکە تانەی لێنەیە نەیشکێنێ ئیهانەی نەکە سوکاتی پێنەکە ئابڕووی نەبا لای دنیا باسێکە بڵێ مێردەکەی من ڕاهاتووە لەسەر هین و بەخوا و بردوشمەوە لای دکتۆری دەرونی ئەوی ژوای وتووە نابێ ئەو شتانە ئەو نهێنیەکی گرنگی ئەو خێزانەیە ئەو ژن و مێردەیە ئەو خینێ نابێ ئینیکە وەکوتم دەرمان هەیە چارەسەریەکە وەکوتم ئەگەر کەسەکە ئەگەر هۆی ئەم ڕاهاتنە بە یاری ئەلکترۆنیەکان نەخۆشیێکی دەرونی بێ ئەو وەختە وەکوتم جاریوایە خەمۆکیە جاریوایە ترسی کۆمەڵایەتیە جاریوا هەیە نەخۆشی فرەجوڵەی و بیربڵاویە ئەمانە هەمووی دەرمانی هەیە هەمووی دەرمانی هەیە جگەلەوە ڕاوێژ هەیە چارەسەری دەرونی هەیە بە قسەکردن بە گفتوگۆکردن تەنانەت نەکرد لەگەڵ نەخۆشەکە لەگەڵ ژنەکەشی لەگەڵ باوکوداشی گەنجەکەش ئەمانە هەمووی هەیە جگەرەوە ئەمە شتێکی ترمانەیە کە پێڵێن سێلف هێلپ گروپ یعنی زۆر جار ئەمانە سوود لەوە وەرەگرن ئەو ڕافیقانەی کە لەو شارن لەگەڵ یانە بەیەکەوە ئەم یاریانە ئەکەن یەکتری ببینن و چۆنەڵێ ئاڵگۆڕی هینەکان بکەن زانیاریەکان بکەن ئەگەرێکێکیان وازی لێهێناوە خۆی وازی لێ نهێناوە ئەم کەسە کە خۆی وازی لێناوە هەوڵ بە ئەوانەی کە تووشی ئەم نەخۆشیە بوون کۆیان کاتەوە لە گروپێکە ناوبەناو لە کافتێریایکی خۆش دانیشن یا لە هەر شوێنێکی خۆش کە باسی ئاڵگۆری بیرڕوراکا بکەن ئەمە زۆر بەکاریە سێلف هێلپ گروپی پێڵێن و وەکوتم چارەسەری دەرونی چارەسەر دەرونەکە زۆر جار دکتۆری دەرونێتوانێت بەتەنها لەگەڵ کەسەکە قسەکە یا لەگەڵ کە سوکارەکەی و کەسەکە و یا تەنانەت دکتۆری دەرونی ئەتوانێت گروپێک کۆبکاتەوە لەو گەنجانەی کە ئەم کێشەیان هەیە ئەم دکتۆرە دانیشێت دەکەس دەگەنج یا دە گەورە هەموو ئەم کێشەیان هەیە و چارەسەری دەرونی ئەم گروپە ئەکا لەلایەن ئەم دکتۆرەوە چارەسەر ئەکرێت زانیاریەکانە جوان دوو نەبی